گەورە و میهرەبان بەیانی هەشتی شەش هەورێکی چڕوپەڕی ڕەش ئاسوی چیای بۆی ژەی گرت و هەناسی ڕۆژی تیا تاساند سرودی بەیان هەنسکی دەدا و گەروی بولبولەکانیش دەم بە گریان بوون ئەو بەیانیە لەنجاوای هەژاند هەواڵی مەرگێکی ناوادا بڵاو بووە ئێوارەتان باش میوانانی یادی کاکفایەقی حاجی مستەفای لەنجاوە هەموو لایەک بەخێر بێن بە ناوی بنەماڵە و کەسوکاری خوالێ خۆش بۆوە بە خێراتنی گەرمی هەموو میوانەکان ئەرکتان کێشاوە دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاوان بەڕێزان تکا دەکەین ماسک ببەستن لەبەر تەندروستی خۆمان با هەمومان ماسکەکانمان ببەستین میوانانی ئازیز هەمووان ساتێک بە بێدەنگی دەوەستین بۆ ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان و بۆ ڕۆحی پاکی کاکفایەقی حاجی مستەفا بەڕێزان بۆ ئارامی دڵەکانمان بە گوێبیستی چەنایەتێک لە قورئانی پیرۆز ببین بە دەنگی مامۆستا شیران عیرفانی بابفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون كل نفس ذائقة الموت كل نفس ذائقة الموت ونبلوكم بالشر والخير فتنة وإلينا ترجعون وإلينا ترجعون بسم الله الرحمن الرحيم يا أيتها النفس المطمئنة يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي صدق الله العظيم
زۆر سپاس بۆ دەنگە خۆشەکەی مامۆستا شیوانە عێرفانی. بەڕێزان ئێستا ژەڵەنکردنەوەیەک لە بنەماڵەی خوالی خۆشببوو و کارفایەتەوە. بەڕێزان وەک هەموو لایەک دەزانن ئەم یادە دەبوو لە چلهەمین ڕۆژی کۆچی دوایی باوکماندا بکرایە کە ڕۆژی 18 حەوت بوو. بەڵام بەهۆیەوەی بەشێکمان وەک کوڕان و کچانی کە لە دەرەوەی وڵات و بەهۆی پرۆسی خوێندن نەمانتوانی لەو کاتەدا بگەڕێنەوە، دواتریش تاقیکردنەوەی قوتابیان و خوێندکارانی کوردستانیش هاتە پێشەوە و لە دوای ئەوەش تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی دەستی پێکرد تاکو 15 ئەم مانگەی خایاند. بۆیە بەهۆی ئەم هۆکارانەوە نەمانتوانی یادەکە لە کاتی خۆیدا ئەنجام بدەین. لێرەوە داوای لێبوردنمان هەیە لە هەموو لایەک. تۆ بە هەنگاوەکانت، بە هەڵوێستا بەرز و نەتەوەیەکانت، ڕۆحی باوکی ڕەحمەتید و شەید کاکە ڕەزای براتت زێدە ئاسوودە کرد. تۆ نەتهێش ساباتی کوردایەتی، پێگەی کۆمەڵایەتی و ئاشتی خوازی خانەوادەکات لاواز بێ. وەک بۆ چاکزادەیەکی ڕەسەن بە شاهیدی دۆست و دوژمن بوویتە ناوێکی گەورە و دیار لە ناو هۆز و عەشیرەتەکانی کوردستان. تۆ بوویتە هەوێنی ئاشتەوایی، بوویتە فاکتەری بێزکردنی ڕایەڵەی پەیوەندیەکان لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکدا بوویتایە قسەی تۆ سەنگ و قورسایەکی زۆری هەبوو. بەڕێزان وەکو ڕێزلێگرتنێک بۆ تەمەنی کاکفایەق داوا لە کەسوکاری دەکەین فەرموون بۆ داگیرساندنی مۆمەکان. ژیاننامەی فائقی حاجی مستەفای لەنجاوە. گەر لە دێر زەماندا هاتنەبوونی کوڕ سەرچاوەی کەیفخۆشی خێزان بووبێ، وەک نیعمەتێکی ئیلاهی تەماشا کرابێ، ئەوە فائقی حاجی مستەفا جگە لە ساتی هاتنەبوونی لە هاوینی ساڵی 1943 لە تەواوی وێزەکانی ژیانیدا نیعمەتێکی لە بنهاتوو بوو. بە عاقڵمەندی خۆی بە بەخشە زۆرەکانی خۆڵکێنەری ئاشتی و تەبایی قوتابخانەی نیشتیمان دۆستی و کوردایەتی بوو. ئەو وەک قەڵایەک بناغەی لە ناوچەکەدا داکتا و هەر ڕۆژێک لەگەڵ باڵاکردنی تەمەندا بەردێکی دەخستە سەر بنیادی ئەو قەڵایە تا لە دوجاردا بووە پەناگەی پارێزەری دانیشتوانی ناوچەکە. بە تایبەتمەندی کەسایەتیە بەهێزەکەی ببووە مەرجەعێکی دیاری و ڕۆڵی گەورەی دەبینی لە چارەسەرکردن و یەکلاکردنەوەی کێشەکان. باوکی ڕەحمەتی کاکفایەق بە مناڵی دەینێرێتە بەرخوێندن بۆ لای مەلا ڕەسووڵی جێشانە لە گوندی دێکۆن. دواتریش زۆر حەزی بە خوێندن نەبووە، بۆیە وازی لە خوێندن هێناوە. کاکفایەق هەر لە لاوێتەوە چەند خەسڵەتێکی دیاری تێدا بووە دەرکەوتووە، لەوانە هەستی نەتەوەیی، هەستی بەرپرسیارەتی و ڕاستگۆیی و حەقبێژی و ژیانی لێبوردەیی و هاوکاری و میواندۆستی. هەر بۆیە لە 3 دەی ڕابردوودا ماڵەکەی لە گوندی لەنجاوا و لە ژناو شاری سلێمانیش ببووە بنکەیەکی سڵح و سەلاحەت و ئاشتەوایی. کاکفایەق لە ساڵی 1968 ژیانی هاوسەری لەگەڵ خات و نازیف حەمەساڵە پێکێنا و بەداخەوەش کاکفایەق لە ڕۆژی 8/6/2021 بە جەڵدەی دڵ کۆچی دوای دەکات و خەمێکی قوڵ بۆ خانەوادە و کەسوکار و دۆستانی جێدێڵێت. بەڕێزان فەرموون لەگەڵ وتاری ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی و هەڵەبجەی پارتی دموکراتی کوردستان لەلایەن بەڕێز کاک فازڵ ڕەوف ئەندەمی ئەنجومەنی سەرکردایەتی دەخوێنرێتەوە. با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان،
مامۆستایانی ئاینی سەرۆک عەشیرەت و شێخانی تەریقەت ڕیشتی و کەسایەتەکان بنەماڵەی خۆشەویست و ئازیزی کاکە فایقی حاجی مستفای لەنجاوە بەخێر بێن سەرچاوان بە ناوی بەڕێز کار عارفتێکی و سەرۆکی ئەنجومەن و ئەندامانی ئەنجومەن و بەڕێزان بەرپرسی لقی شوار و لقی پشتێک و گشت هەواڵانەوە هاوخەمی خۆمان دەرەبڕین بۆ ئەم پیاوە نەمر و ئەم پیاوە قارەمان و ئەم پیاوە تێکۆشەرە. چل ڕۆژ لەمەوبەر کاکە فایق ماڵاوای لێکردین بەڕاستی خەساراتێک و زەرێرێکی زۆر بوو بۆ سنوورەکەمان، بۆ ناو کەسایەتەکان، بۆ ناو عەشرەتەکەتان، عەشرەتی مەمی، بۆ هەموو لایەک. کاکە فایق من ئەڵێم لە ڕێچکەی باوکی ڕەحمەتی کاک حاجی مستفای لەنجاوە دەرنەچوو، چونکە هەر لەسەر ڕێچکە و ڕێڕەی ئەو پیاوە نەمر و قارەمانە ڕۆشتووە کە یەکێ لە خاصیەتەکانی هەوڵان بۆ تەبایی برایی بۆ نێژنی کێشە و مەشاکیلی دەبەرەکە و ناو خزمان و هەروەها سنوورەکانی تر. کاک فایق ئەو ڕێچکەی گرتبوو. ئەوەی ئێمە تێبینیمانە کرد هەموو ژیانی خۆی کردبووە قوربانی نێژنی هەموو کێشە و ناخۆشێک لە دەڤەرەکە، لە ناو عەشیرەتەکان، لە ناو خزمان. هیچ مەناعەتی نەبوو ڕێژی دوور و درێژ چەند ڕۆژێ ببڕێت بچێت مشارەکەی نێژنی کێشە بکات لە ناو کۆڕ و کۆمەڵە. خی گەورە بەباش شادە، خوا سەرگوری کەسوکاردا، ئێوەش بەخێران سەرچاوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک فازڵ ڕەوف. بەڕێزان ئێستا جوتار یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن کاک بەکر ئەواڵی. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، دۆستان و خزمان و خۆشەویستانی خۆزی مەنمی، برای بەڕێز و خۆشەویستم کاگەمیر، لە چلەمین ڕۆژی ماڵاوایی برای گەورە و بەڕێزمان کاکە فایقی حاجی مستەفای لەنجاوە بەخێرهاتنی گەرمی هەموو لایەکتان دەکەین. کۆچی دوایی کاکە فایق بۆ ئێمە خەسارەتێکی گەورە بوو، بۆیە بە ناوی ئەنجومەنی کۆمیتەی ڕێخستنی بەکرەجۆ و لیژنەی کۆمەڵایەتی ڕێخستنی بەکرەجۆ و سەرجەم کادر و ئەندامانمان لە سنووری بەکرەجۆ و مەڵبەندی ڕێخستنی سلێمانیەوە سەری ڕێز و نەوازش لە بەردەم ڕۆحی بەرز و پیرۆزی کاکە فایق دانوێنین، لە خوای گەورە داواکارین جێگای بەهەشتی بەرین بێت. کاکە فایق بۆ ئێمە لە سنووری بەکرەجۆ و دەوروبەری خەسارەتێکی گەورە بوو، لەبەرەوەی کاکە فایق کاریگەریەکی گەورەی لەسەر چارەسەرکردنی پرسە کۆمەڵایەتیەکان هەبوو. کاکە فایق ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ئامۆژگاری هەموو لایەکمان و لە خەمی هەموو لایەکیشمان هەبوو، بۆیە بوو بە خۆشەویستی هەموو لایەکمان. بەردەوام سەردانی ئەکردین و ڕێنمایی و ئامۆژگاری پێویستی پێشکەشەکردین و هەمیشە هەوڵی ئێیە یارمەتیمان بە، هاوکاریمان بات بۆ ئەوەی خزمەتی گەورە و باشتر پێشکەش بکەین. خۆشەویستان، ئەم بنەماڵە خانەوادە بەڕێز و تێکۆشەرە و کاکە فایق بە تایبەتیش لە ڕووی نیشتیمان پەروەریەوە کەسایەتێکی دڵسۆز و نیشتیمان پەروەرێکی بە ئەمەک و بەوەفا بوو و ئەمەش دەگەڕێتەوە بۆ بارگراوندە شۆڕژێڕی خانەوادەکەی و عەشیرەتی مەنمی بەڕێزکە لە مێژووی جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا مێژوویەکی پڕ لە سەروەری و تێکۆشانیان پێشکەش کردووە. دەیان شەهیدی قارەمانی وەکو کاکە ڕەزا و شەید هیوا باڕۆی و شەید ئەنوەریان پێشکەش بە گەلەکەمان کردووە. ڕۆڵێکی گاریگەریان لەسەر خستنی جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا هەبووە. کاک حاجی مستەفا بە ڕەحمەت بێ یەکێ بۆ لەو تێکۆشەرە
دڵسۆز و کەسایەتیەکانی ناوچەکەمان کە دۆست و هاوڕێیەتێکی زۆر نزیک و خۆشەویستی هەواڵی بەڕێز مام جەلال بووە. ئەم خانەوادە خزمەتی گەورەیان پێشکەش بە گەلەکەمان و خەڵکی ناوچەکەمان کردووە. جگە لەوەی کاکەفایق نیشتمان پەروەرێکی بە ئەمەک و دڵسۆز بوو کەسایەتێکی کاریگەریشی هەبوو لە ڕووی چارەسەرکردنی پرسە کۆمەڵایەتیەکان لە نزیکردنەوەی هۆز و تایەفە و عەشیرەت و بنەماڵە و خانەوادەکانی سنوورەکەمان ڕۆڵێکی بەرچاو و کاریگەر و جوانی هەبوو بۆ پێشخستنی ناوچەکەمان و بەردەوام ئامۆژگاریە کردین و سەردانی هەموو ئەو بەڕێوەبەر و فەرمانگانی ئەگرت کە لە سنوورەکەمان خزمەتیان نەکرد هەر بەڕێوەبەرێک باتە سنوورەکەمان سەردانی ئەکرد و ئامۆژگاری و ڕێنمایی پێشکەش ئەکرد بەرچاو ڕوونی ئەیا بۆ ئەوەی خزمەتی گەورەتر و باشتر پێشکەش بە میلەتەکەمان بکات. بۆیە جارێکی کەش ئێمە لەم بۆنەیەدا سەری ڕێز و نەواژوو لەبەردەم ڕۆحی بەرز و پیرۆزی کاکەفایق دانەوێنین لە خوای گەورە داواکارین جێگەی بەهەشتی بەرین بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. میوانانی عزیز ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەڕێز کاک مەلا سەیفەدین مەمنی کەسایەتی عەشیرەتی مەمنی کە لەلایەن کاک عەبدوڕەحمان ئەبوبەکرەوە دەخوێنرێتەوە باوفەرمێت. بەڕێزان ئەم نووسینەی کاک سەیفەدین لە بۆ ڕۆژی 19/7 2021 نووسراوە کە کاتی چلەکەی وەداخەوەکو بنەماڵە ڕوونکردنەوە ناو کاتە لەبەر چەند هۆکارێک چلەکەی بەڕێوە نەچووە بۆ چلەی کەسایەتی بەناوبانگ کاکفایقی حاجی مستەفای لەنجاوە. هەموو بەیانیەک کە خۆر لە چیای سەرکەشی ئەزمەر هەڵدەهات و ئاسۆی گۆژەی ڕووناک دەکردەوە پرشنگی زێڕینی خۆردەبووە زەردەخەنەی لێوی چیاکان و ماچی ئاونگی تەڕی سەر گۆنای پەڕەی گوڵەکانی دەکرد. سروەی بەیانی هەموو دەم بەیانیەک باوەشێنی باخچەکانی شار و کەونشینەکەی قەرسیل و کەنووی وردە شەپۆلەکانی دەریا کە تیشی ڕۆژ دەبووە خەرمانەی سەرکەریاسۆ بولبولانی ئەو بەیانیە دەچوونە ئامێزی گوڵەکان و گۆرانیان بۆ ژیان دەوتەوە. بەڵام 40 ڕۆژ پێشەسا هەورێکی چڕوپڕی ڕەش ئاسۆی چیای گۆژەی گرت و هەناسەی ڕۆژی تیاتاساند و سرودی بەیان هەنسکی دەدا و گەروی بولبولەکانیش دەم بە گریان بوون. ئەو بەیانە چوارباخی هەژان هەواڵی مەرگێکی ناوادە بڵاوبووە چاوەکانی هەموو بە فرمێسکەوە لێکیان دەڕوانی. مستەکۆڵەی ژنانی خزم و خوێش خانەوادە سنگی خۆیان دەکتا و یەخەی خۆیان دادەڕی. بەیانێکی شوم و سامناک بوو. هێشتا هەورە ڕەشەکە دەستی لە بینی ڕۆژی دەمکەل بەرنەدا بوو. هێشتا شەقامەکان چۆڵ و هۆڵ بوو. زیڕەی تەلەفۆن دڵی دۆستان و خزمانی هەژان بانسکەوە ئەم هەواڵیان بە یەکتر ڕاگەیان خوورپەیان دەخسە دڵی یەکترەوە. ئەو بەیانە خزمانی مەنمی لە پورە هەنگێکی ئاڵسکاو دەچوون. گەڕەک و بانیان هەژاند بوو. هەموو گەر و پڕگیریان بوون و بە ئەژنۆی خۆیاندا دەکێشا. هەناسەی حەسرەتیان هەڵدەکێشا. بە درێژایی گەڕەک خۆشا بوون. بەڵام کار لە کار ترازا بوو. دەستەی کاکفایقی حاجی مستەفا لە ئامێزی تابوت و بەتانیەکدا بەرەو ماڵ بووەوە. کارەساتێکی خەمناک و پڕحەسرەت بوو. عەشیرەت و خزم و دۆستانی دڵگران و حەسرەت بار کرد. دەنگی گریان لە لورەی ڕەشەبایەکی سەختی زستان دەچوو. کەسێکت نەدەبینی دەرونی ئارام بێ و ناخی بە هەنسکەوە نەکڵێ. بەڵێ لەو بەیانێدا کەساتی بەرز و دیاری عەشیرەتی مەنمی کاکفایق کۆچی دوایی کرد. دوا سەردانی بۆ لەنجاوا کرد و ماڵ ئاوایی لە خزمان و دۆستان و هەموو لای کرد. لە ناو ئاپۆڕەیەکی بێوێنەدا و دەگمەندا بە بەشداری سەدان کەسایەتی مەنمی و عەشیرەتەکانی تر بە خاکس پێدرا. یادی هەمیشە بەخێر و گۆڕی پڕنور بێت. سەرخۆشیم بۆ بنەماڵە و خێزان و کچ و کوڕەکانی بەداخەوە نەمتوانی ئامادە بم. کاک عەبدوڕەحمان ئەم ئەرکەی بینی سپاس بۆ ئێوە و سپاسی منیشی کردووە. دەستان خۆش. میوانانی بەڕێز ئێستاژ وتاری ناوچی بەکرەجۆی پارتی دموکراتی کوردستان لەلایەن کاک ساڵحەوە دەخوێنرێتەوە باوفەرمێت. بە ناوی خوای گەورە و میرەبان. بەڕێز نوێنەری گەورە پیاوانی تیرە و هۆزەکان، بەڕێز شێخانی تەریقەت، مامۆسایانی ئاینی، نوێنەری سادات، تەواوی تیرە و هۆزەکان، نوێنەری دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان، نوێنەری لایەنە سیاسیەکان بە بێجیاوازی. ئەمڕۆ بە ماتەمەوە لە حوزوری ئێوەی گەورە و دڵپڕ لە حەسرەت و گریان
لە حزوری ڕۆڵەکانی جەنابی کاکفایاق و لە حزوری کاکە زیاد و تەواوی گەورە پیاوانی عەشرەتی منمیدا هاوخەمی خۆمان ڕادەگەێنین. لێرەوە پێتان دەڵێن و بیرتان دەخەینەوە و ئێوە شاهیدن مێژوو سەرماندوویەتی عەشرەتی گەورەی منمی ئەمە ئاخر کۆستیان نییە و ئاخر کەڵەپیاویان نییە. منمیەکان لەگەڵ قوربانیدان لەگەڵ کوردستان و بەرخۆدان و دیۆخانداری و میواندارێتی ڕاهاتوون. ئازیزان کە دەڵێی کاکفایەقی حاجی موسەفای لەنجاوە لێبوردن لێخۆشبوون خانەدانی شەهامەت و پیاوەتیمان بیردەخاتەوە. کاکفایەق ڕاستە خەڵقی لەنجاوا بوو لە تیرەی گەورەی عەشیرەتی منمی بوو، بەڵام کاکفایەق تەواو پیاوێکی کوردستانی بوو. کاکفایەق گۆشکراوی ڕێبازی بارزانی بوو، خۆشەویستی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بوو، بەڵام لای هەموو لایەنە سیاسیەکان ڕێز لێگیراو بوو. چونکم کاکفایەق هیچ کات و ساتێ تەسک بیری ناکردەوە کوردستانی گەورەی لەسەروی هەموو شتێکەوە دەبینی. بۆیە ئێمە لە لیژنەی ناوچەی بەکرەجۆ بە دەستدانی کاکفایەق و تەواوی گەورە پیاوان خۆش بووە یەکڕیز بین کوردستان بە کەشتیەک بەراورد بکەین کە هەر کەسێکونی کە هەمومانی تیا دەخنکەین. داواکارین لە خوای گەورە ئەمە ئاخر کۆستی گەورە پیاوانی عەشرەتی منمی بێ و تەمەنا دەکەین لە خوای گەورە کە زۆر ئومێدمان پێیان هەیە و گەورە پیاویان زۆرە درێژە پێدەری ڕێگا و ڕێبازی کاکفایەق و تەواوی گەورە پیاوان بن. ئێوەش بەخێر بێن، خوای گەورە جێی کاکفایەق بە بەهەشتی بەرین شاد بکە. سوپاس بۆ ئامادەبوونتان. تۆ بە کەسایەتیە بەهێزەکەت هەمووانت سەرسام کردبوو. هەرکات ئاریشێک داتە پێشەوە قسەی تۆ کۆتایی بوو، چونکە هەمووان متمانەی تەوامان بە بیرکردنەوەکانت بە هاوسەنگی و دادوەریکەت هەبوو. بەڕێزان کاک حامی حاجی غالی ئەنجامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەوەی پابەندنەبوونی بەکارێکی حیزبیەوە نەیتوانیوە بەشدار بێت لەم مەراسیمەدا. نامەیەکی یاڕاستی کە سوکاری خوالی خۆشبوو کاکفایەق کردووە کە ئەمەش دەقەکەیەتی. بەڕێزان کوڕانی کاکفایەقی حاجی موستەفای لەنجاوە، سڵاوێکی گەرم. سپاسی بانگێژنامەکەتانم پێگەیشت، حەزم کرد بەشدار بم لەگەڵتان بۆ یادی دۆست و برای ئازیزم کاکفایەق، بەڵام بەداخەوە لەبەر چەند ئەرکێکی حزبی لە هەڵەبجە نەمتوانی بەشدار بم. داوای لێبوردنم هەیە، داوا لە کاکفایەق دەکەم خوالی خۆش بێ و ئێوەش بەخۆشی بژین. بەڕێزان کاک ئاسۆ فەریدون ئەرکێشی هاتوۆتە پێش چەپشێ گوڵی ڕێز و وەفا بۆ پێشکەش بە گیانی پاشی کاکفایەقەکە. ئەو چەپە گوڵش هێنێت ئەیداتە دەست خات و نازیفی هاوسەری. کاک ئاسۆ فەرموو. میوانانی بەڕێز فەرموون لەگەڵ لاوەندنەوەیە لەلایەن مامۆستا شیروان عەرفانیەوە پێشکەش دەکرێت. بالرفيقة
حبسي جاي محنة كافر بحاول من نبيه حبسي جاي محنة كافر بحاول من نبيه كانوا بيشم دائما قريوا شي ونوزانيا يلا كانوا بيشم دائما قريوا شي ونوزانيا نظري ناليا وخوكي خس زلزلا يا نخوة حشرة هناك دووبارە زۆر سپاس بۆ دەنگە خۆشەکەی مامۆستا شیرین ڕفات. میوانانی عزیز ئێستاش بەرنامێکی تایبەت ئامادەکراوە لەسەر ژیانی کاکفایەتی حاجی مستەفا با هەموومان بینەری ئەو بەرنامەیە بین. سپاس بۆ هەمولایەک ببرن ئەگەرچی هۆڵەکەش گەرمە بەڵام ئێمە لە کۆتایی مەراسیمەکەداین. بەڕێزان چەند بروسکێکی زۆری ماتەمینیمان پێگەیشتووە بەڵام ئێمە لەبەر کەمی کات و لەبەر گەرمی هۆڵەکە داوای لێبردن لە خاوەن بروسکەکانەکەی ناوەکانیان ئەخوێنینەوە. کاک مەحموود سەنگاوی ڕاستەوخۆ بەخۆمی وتووە کە داوای لێبردن لە بنەماڵەی کاک فایقی حاجی مستەفای لەنجاوە و کاک زیادی کاک ڕەزا و کوڕ و کچەکانیەکە کە نەیتوانیەوە بەشدار بێت لەم پرسەدا لەبەرەوە نەخۆش بووە پرسە و سەرخۆشی خۆیەگەێنێ. بروسکەی ئەنجومەنی باژێڕی سلێمانی بزوتنەوەی گۆڕان ئەحمەدی حاجی غەفور لە بری هۆزی گاوانی بنەماڵەی حاجی حەسەن تەپەر قەویلەی خزمانی حاجی نورەدینی قایکەن
مەکتەبی کۆمەڵایەتی گشتی بارەگای بەرزانی بەڕێز دەروێش ئاغا، محەممەدی حاجی ڕەحمان بنەماڵەی حاجی ڕەحمانی دەشتی زاخێ، لیژنەی ناوچەی تاسڵجە، کۆمیتەی بەکرەجۆ، عەبدوڵڵا عەزیز کۆزەڕەقا، مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان، شنۆ نووری عەبدوڵڵا کارجێڕی لقی 21 تەفگەری ئازادی. میوانانی عزیز هەر لە بروستەکاندا کاک شێخ نەهرۆ سەرۆکی تەریقەتی قادر کەس نەزانی، کاک حاجی سمکۆ بەڕێوەبەری ئاسایشی بەگرەچۆ، ئاسایشی گشتی سلێمانی، کاک فەتاح جاف گوندی هەرگێنی قەرەداغ، کاک شێخ جعفەر جێگری سەرۆکێرێم، بنەماڵەی شەید عەلی سلێمان دەروێشە، بروسکەی کاک هیواز سەرۆک عەشیرەتی تیلەکۆ، بروسکەی حاجی ئیسماعیلی زەنگەنە، بروسکەی ماتەمینی فراکسیۆنی پارتی دموکرات لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بروسکەی حاجی بێستون لە بری بنەماڵەی کوێخا عەلی نادری گورگەدەر، بروسکەی ماتەمینی عەشیرەتی مۆریاسی لەلایەن کەمالی حاج ئەحمەدەوە. ئازیزان و خۆشەویستان، فەرمون لەگەڵ وتاری بنەماڵەی کاکفایەکی حاجی مستەفا کە لەلایەن کاک عادلی کوڕیەوە دەخوێنرێتەوە با بفەرمێت کاک عادل. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی بنەماڵەی حاجی مستەفای لەنجاوا و هەردوو کوڕەکەی کاک ڕەزا و کاک فایە، لە ناخی دڵمانەوە بە خێراتنتان دەکەین. بەڕێزان ئامادەبوانی ئەم یادە خەمناکە بەڕێستان هەر لە ساتی ئەم کۆستە گەورەمان و لە نەخۆشخانەوە بۆ مزگەوت و لە پاشان بۆ سەر قەبران و چەند ڕۆژی پرسەکەمان لەگەڵمان هیلاک و ماندوو بوون. ئێوەی بەڕێستان تا ڕادێکی زۆر لە خەم و بارە پرسەکەی سەرشانتان کەم کردینەوە. ئامادەبوونی ئەمڕۆی ئێوەی بەڕێز لەم کاتە ساتەما لەبارەدا کەوا ڤایرۆسی کۆرۆنا تەنگی بە دانیشتوانی گۆی زەوی هەڵچنیوە، نیشانەی وەفاداری ئێوەی خۆشەویستە بەرامبەر بە قوربانیدان و خەبات و خوێن و ماندووبوونی بنەماڵەکەمان. بەجێهێنانی ئۆرکە کۆمەڵایەتیانی کە باوکی ڕەحمەتیمان دایانگێتێکە، بەڕێزان بنەماڵەکەمان هەمیشە لە هەموو قۆناغەکانی شۆڕش و کوردایەتیدا هەر لە سەردەمی مەلیکی کوردستان شێخی نەمر مەلیکی کوردستان شێخی نەمر و هەتا ئەمڕۆ لەبەرەی گەل و نەتەوەدا بوون. هەر ئەو کات باپیری ڕەحمەتیم حاجی مستەفای لەنجاوا کە یار و یاوەری شێخ مەحموودی نەمر بووە، هەمیشە بە وەفا و جانفیدای خاچی پیرۆزی کوردستان بوو. شەهیدبوونی کاکە ڕەزای فەرماندە و کەڵەپیاو کە لەگەڵ کۆمەڵی ئامۆزای قارەمانمان هەر لە خواکورد سەربەرزەوە تا سوورێن و تا کەرکووکی کوردان خوێن و جانی خۆیان پێشکەشی خاچی کوردستان و نەتەوەکەیان کردووە، کە ئەوەش بەڵگەی جانفیدای و دڵسۆزی ئێمە و عەشیرەتەکەمان بووە. لە پاڵ دایان شەهیدی تر لە شۆڕشی وزگاری خوازی گەلەکەماندا. بەڕێزان لە دوای نەمانی کاکە ڕێزا کە خسارەتێکی گەورە بوو بۆ بنەماڵە عەشیرەتەکەمان واتە عەشیرەتی مەلمی، ئەو ئەرکە کەوتە سەرشانی باوکی کۆچکردومان کە بە هیمەتی پەروەردگار و هەموو ئێوەی خۆشەویست هەتا لە ژیاندا بوو ئەرکی خۆی بەجێگەیان، کە ئەویش بریتی بوو لە کوردایەتی، خەمخۆری، وەفا، دڵسۆزی بۆ گەل و نیشتیمان، قسەی خێر و چاکە، یەکێتی لایەنە سیاسیەکان و ئاشتەوایی کۆمەڵایەتی. ئەو پیاوێکی ماندوونە ناز بوو، هەمیشە لە خزمەتی خوا و خەڵکدا بوو، بۆیە خاوەنی هیممەت و چاکە بوو. بەشداری هەر ڕێکەوتن و ئاشتەوایی نێوان بنەماڵەکان و عەشیرەتەکانی بکردایە بە سەربەرزانە لی هاتۆتە دەر، لەبەر ئەوەی لە نێتێکی پاکەوە سەرچاوی گرتبووین. بەڕێزان ئێمە دڵنیاین هەموو لایەکتان زۆر و کەم دەتان ناسی، بۆیە نامانەوێت لەوە زیاتر ماندووتان بکەین. هەر لێرەوە پێتان ڕاگەینین کە لە دوای کۆچی باوکی ڕەحمەتیمان کاکە زیادی کاکە ڕەزا بە لێپرسرا و براگۆڕەی بنەماڵەی خۆمان دەزانین، بۆیە داواکارین لە خوای گەورە سەربەرز و لەش ساغ و سەرکەوتووی بکات بۆ بەجێگەیاندنی ئەو ئەرکە پیرۆزە. جارێکتر بە خێراتنتان دەکەین، لە خوای گەورە داواکارین ئێوەی بەڕێز هەمیشە لەش ساغ و سەلامەت بن، دوور بوون لە دەرد و بەڵا. خوای گەورە یار و یاوەرتان و بەخێر بن سەرچاو. بەڕێزان دووبارە بە ناوی بنەماڵەوە بە خێراتنێکی گەرمتان لێ دەکەین. دەستان خۆش، ئەنکتان کێشا یاخوا بە خێراتن سەر و سەرچاوانمان، تەمەنی ئێوە درێژ و هەمووتان لەش ساغ بن و جێگەی کاکفایەقیش بەهەج بێت ئیشاڵڵا. خواتان لەگەڵ ئێوارەتان شاد.